ئەڵێ هەچی شت هەیە لە دنیاە کە ئەیخۆی دڵ دەرگای لێدا ئەخا بەڵام وەکو هەنار ئەمەگە شێوەیەکی مهم و شێوازی چاکی تایە دڵ دەرگای بۆ ئەکاتەوە. خەریکی کاری باغداریە و هەنارەکانی پێگەیشتوون. کاتی ڕنین و ناردنێتی بۆ بازار. ئەمساڵ پێش باران بارین. خاوەن باخەکانی هەنار بەرهەمەکانیان دەخەنە بازار. هەنار باشترین شتە. هەنار شتێکە خۆڕاگرە قایمە بۆ بێئاوی ئەبێ بۆ پڕئاوی ئەبێ. هەنار تەنها ناڕەحەتی هەنار تۆزێکە کەوا لە بنکی ئەم هەنارەیە ئەم قەڵەمەکە لێ ئەیەیت تۆزێ ساڵانە دەوری چوارکەڕەتێک ئەم قونارەی ئەوێت تا ئەم هەنارە ئەەکەی بەدار. ئەمە چڵێک بووە چیلکەیەکی ئەم نەبووە. ئەم چیلکەیە یەکەم دەقە لە ناو لایلۆنا پاییزەکەی ناشتومە و هێناومە لێرەیە بەهارەکەی خستومەتە ئەم چاڵەوە. ئەم چیلکەیە من تا ئێستا ئەمە 7 ساڵە بەرهە. 7 ساڵ پێش ئێستا ئەم باخەوانی هەنارە بە دەست و پەنجەی خۆی ئەم باخە نمونەیی بەرهەم هێناوە. هەناری لای ئێمە سێ نەوعی هەیە ترشە شیرینە مێخۆشە ئەم سێنەوە لە لای ئێمە هەیە. هەنار لە لای من ئەگەر بێت و ئەو هەنارە پێستی تەنک بێت ئەم پێستەی تەنک بێت لای من ئەم هەنارە باشترین هەنارە و خۆشترین هەناریش. ترش و شیرین و مێخۆش ئەم سێ جۆری بۆ ئەم ساڵ بەرهەم هێناوە. ئەم باخە هەنارە دەکەوێتە گوندی هەرمنی ناحیزەلان لە ناوچەی شارباژێر. ئەگەر بێت و ئەم هەنارە نەفرۆشرێ ئێمەیە نین پلاسکۆیە نین لە شوێنێکا کە تۆزێ شەی هەبێ هەڵی ئەگرین ئیتر تۆ حەزەکەی بەم شێوەیە 2 مانگ بۆ 3 مانگ ئەم هەنارە هەڵگرە. ناڵم سەرما پێ بگات شەو بێتە سایقەوە. ئێستا کەسانێکی زۆر هەن لە گوندەکانی خۆیان خەریکی کاری باغداری و بەرهەمێنانی بەرهەمە ناوخۆیەکانن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان گوندی هەرمن ناوچەی شارباژێر. هەنار شتێکی بەسوود و چاک و بەلەزەتە خواردنی خۆشە.